بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا. خۆشحاڵین لە ئەڵقەی چینەی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. ئازیزان لەم ئەڵقەیەدا دەوەستینە سەر چەمکی کرانەوە ئینفتاح لە ئیسلامەوە بۆ و زانستانەی کە کاری زۆریان کردووەوە تەکنەلۆژیای زۆن هاتۆتە ئارە و بە ڕوویە و فکرانەی کە مرۆڤایەتی لە ئێستایا سەرقاڵ کردووەوە سەرگەرم کردووە ئیسلام چۆن لێیان ئەڕوانێت چۆن مامەڵەیان لەگەڵدا ئەکات و ئایا ئیسلام ئەتوانێت بکرێتەوە لەگەڵ یانە و مودارایان لەگەڵا بکە گفتوگۆیان لەگەڵا بکە مامەڵەیان لەگەڵا بکە یان بە پێچەوانەوە کرێت ئیسلام وەک دینێک پێویستی بە کرانەوە بەڕووی هیچ شتێکی دیکەیانە بێ. ئێمە لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر یوسف گەرمیانی بانخواز گفتوگۆەکەین. سەرەتایی بەرنامە بە ناوی ئێوەشەوە بەخێراتنی گەرمیەکەی. بەخێربێن کاک دکتۆر، خۆشحاڵ بووین. کاک دکتۆر، وەکوتم لە ئێستایا مرۆڤایەتی سەرقاڵە بە فکری جۆرە و جۆرەوە، سەرقاڵە بە پێشکەوتنە زانستیە جۆرە و جۆرەکانەوە. مەسەلەن وەک ئەڵێ دەستەواژەیەکی باو هەیە کە دنیا بەو فراوانیە ئێستا لە مرۆڤایەتی بۆتە گوندێک، وەکو چۆن مەسەلەن بە ئاسانی مامەڵی لەگەڵاکە، بە ئاسانی مەسەلەن معنەویە نەم سەر و سەریەکە، دەسڕاگا بەسەر هەموو شتێکە. مەسەلەن ئایا دینێک بە ناوی ئاینی ئیسلامەوە کە 1400 و ئەوەندە ساڵ پێش ئێستا هاتووە بۆ مرۆڤایەتی و لە ئێستادا پایەدارە، ئەتوانێت مامەڵە لەگەڵ ئەم فەزایەدا بکات کە ئاماژەمان پێکرد، ئێمە پێڵێن کرانەوە. با لە سەرەتا لە زانینی چەمکی کرانەوە دەست پێ بکەین، زانین کرانەوە چییە و تا چەند لە کتاب و سونەتە ئەمە ئەتوانین بدۆزینەوە. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. پێشەکی من سوپاسی جەنابتان ئەکەم دەرفەتان بە من کە بتوانم لەسەر مۆزوع قسەیەکی لێ بکەم. خۆی پڕۆگا هەموو لای موفقکە. دیارە وەکو زاراوە کرانەوە لە ئینفتاح لە مستەڵەحێکی لە قورئان و سونەت نییە، لە قورئان و سونەت نیمانە. بەڵام لە دەوروبەری ئەو مستەڵەحەتە ئێمەشتمان زۆرە، بەڵام وەکەوەی کە مستەڵەحی ئینفتاح ئەوەی کە ئێستا ئەم کرانەوەی کە باسەکرێن نییە و ئەسڵەنی چیمان هەیە تامی ئەوە بدە لە ئەسڵەکەیشی با بزانین لەکوێوە هاتووە ئەم زاراوە. ئەسڵەکەی دیارە وەختی خۆی کە کەنیسە هەبووە، کەنیسە دینێکی منحەریفە و لە ناو مجتەمەعی غەربی و ئۆروپیەوانە ئێمە با بڵێن فەلاحمان هەبوو، با بڵێن دەرەبەگمان هەبوو، طبقەی زاناکانمان هەبوو، عولەمامان هەبوو، طبقەی خەڵکانێک هەبوو لە کەنیسە دژ بە عالمەکان بوو، دژ بە فەلاحەکان بوو، لەگەڵ مەلیکە زاڵمەکانە دژ بە شەعبەکە بوو، دژ بەسەر هەڵدانی هەر دەسەڵاتێک بوو، با بڵێن بێت لە دەسەڵاتی خۆی. بەڵێ ئەسڵەن لەگەڵ ئەوەشە یاوت ئێمە نوێنەری خوای پەروەردگارین لەسەر ئەرزە و زۆر جار مەسەڵەن بەهەشتیان نەفرۆشت بە خەڵکی، ینی دینیان بۆ دنیای خۆیان تەواو ئستیغلال کردبوو. کاتێک کە خەڵکی بینی ئەمانە زوڵمی ئەمانە لە زۆر ڕووەوە زوڵم ئەکرێ، داوایان کرد بە ئینفتاح و کرانەوە. بۆیە مستەڵەحەکە لێەوە هاتووە. ئەسڵی مستەڵەحی کرانەوە لە مستەڵەحێکی غەربیە لە ئەسڵە لێەوە هاتووە، چونکە بەڕاستی ئەو واقعی ئەوان پێویستی بە کرانەوە زۆر هەبوو، چونکە واقعەکە پڕ بوو لە زوڵم بەناو دینەوە، پڕ بوو لە جەهل و دژ بە هەموو تەکنەلۆژیایەک، هەموو تەقەدومێکی علمی، هەموو ئیکتیشافاتێکی علمی، ئەمانە هەر هەمووی هەبووە. ئەمیش بەناو دینەوە، بەناو نوێنەرایەتی خوای پەروەردگارەوە والعیاذ بالله دژی ئەو هەموو شتە بوو، دژی لەگەڵ خەڵکی ظالم بوون، دژ بە مەزلوم. بۆیە لە مجتەمەعی ئەوان واقعاً ئەو کرانەوەیە کە ئەم خەڵکە ئەم طبقە بەناو خوای پەروەردگار قساکە دوورخرێتەوە مبەرری هەبوو، مبەرری زۆر بوو. ئەمە لە مستەڵەحەکەی ئێمە یانی ئەگە تەماشا بکە غەیرە ئەم 100 ساڵە لە زەمەنی مەدینەی پێغەمبەری خوا کە دەوڵەت بوو، حتا وەکو مەداری تاریخ هەر هەمووی دەوڵەتی ئیسلامی حکمی ئیسلامی هەبووە لەگەڵ هەموو ئەو شتە تازانی کە هاتوۆتە دنیا تەعاملی کردووە بە پێچوانەی دینی مەسیحیەتەوە کە ئەو کاتە ئاماژەت پێدا. بەڵێ بە پێچوانیان هەبوو. ئەجا ئەگە تەماشا بکەی ئەگەر زوڵمێک هەبوو بێ لە بەشێک لە تاریخی ئیسلامیە لای هەندێک خەلیفەکە زوڵمی کردووە، چیان کردووەمانە
عالمەکانمانەوانی کە نوێنەری ڕەسەنی ئیسلام بوون ئەوان دژ بۆ زاڵمانە بوون کە خەلیفەیەک زوڵمی کردو بۆ ئیسا ئەگەر تەماشاکە ئێمە کە ناوی ئەگەر 4 نەفەر بێرین کە هەموو خەڵک بیان ناسێ ئیمامی شافعی ئیمامی ئەبوو حەنیفە ئیمامی مالک شافعی ئیمامی ئەحمەد ڕەحمەت و ڕەزای خوای پەروەردگارە لەسەر بێ ئیمامی ئەبوو حەنیفە لە سجن ئەمرێ ئیمامی شافعی ئەمری ئیدامی بۆ دەرەچێ دوایی بە محەممەدی کوڕی شەیبانی لە ئەو واستەی بۆ ئەکا تا خەلیفەتی ئەگەریان پیاوێکی گەورەیە بێوا بێ ئیمامی مالک ئەو نەناڕەحەتی بینیوە کە دەستی نەیتوانیوە تا مردن دەست بگرێ ئیمامی ئەحمەد محنەکەی معروفە ئەمە دەلالەتی چیەکە نوێنەرانی ئەوانەی کە نوێنەری ڕەسەنی دینی خوای پەروەردگار بوون حتا ئەگەر لە نێو ئەهلی ئیسلام حاکمەکانی ئەهلی ئیسلامیشە زوڵمیان لە خەڵک کردبێ ناڕەحەتیان کردبێ لادانیان کردبێ هەڵوێستیان بووە بۆ ئێستا ناو خەڵکە بڵێ خەلیفەی فڵانە سەردەم خەڵک نایناسی ناو دەیان خەلیفە بێر خەڵک نایناسی بەڵام بڵێ شافعی ئەیناسێ زانەکانی ئێمە خۆیان بوونەتە قوربانی ئەوەی کە دادگەری هەبێ کرانەوە هەبێ ینی زۆر پێچەوانەی ینی زۆر پێچەوانە بۆ ئەو سەردەمانەی کە با بڵێن لەگەڵ ئەوروپا و غەربەوانەیە بۆیە لای ئێمە لە مجتەمەعاتی ئیسلامی ئیسلامی ڕەسەن و عولەمای ڕەسەن چون هەم بووە لە هەموو سەردەمی هەبوو عولەمای غەیر ڕەسەن بەڵام عولەمای ڕەسەن ئەوانەی کە و ئەوانش زیاتر پێشەوایەتی خەڵکیان زۆر باشە کاکی دکتۆر تو جەنابەت ئاماژەت پێداوتت بۆ خۆی مستەلاحی انفتاح کرانەوە لە کتاب و سنەیان نییە ئەی چ مستەلاحێک هەیە بەتامی ئەوە مستەلاحمان زۆرە ئێمە لە ئیسلامە یەکێک لە مەبادەکانی ئیسلام تەیسیرە یەکێک لە مەبادەکانی ئیسلام ئێمە کۆمەڵە شتێکمان هەیە الأصل في الأشياء النافعة الإباحة هەموو شتێکی بەسوود ئەسڵ وایە ئێمە تعاملی لەگەڵاکەین لە هەر سەردەمێک ئەسڵەن لە ئیسلامە ئیبتیداع و يعني ابتداع وداهنان لهر كاتيكا لأمور دنيايا يكيكا لأسباب سركوتين مسلمانا بوي إيما برامبر بهيج داهنانيك بهيج تكنولوجيايك بهيج بيشكوتنيك بو دنياي خلق بو آسودي خلق إسلام تشجيعيكا بوي إمام عمر كهاتو بو ترتي بنيوتي السجلات دان راوا فرس هموناوي همو جندكانيان نسراوة ديوانيان كراوة ريكي موتي دمشتكي بسودة الحكمة ضالة المؤمن أن وجدها فهو أحق بها يما لأمور دنيايا أبيت زورز ولا لو همو بشتب سوداني كلا دنيا هي لا يهركسي به لا يهركسي به أبيت بطلعي زور فراوان إسلام تعاملي لقلا كردوا ولي قرتوا وإسفادي لي كردوا أما بەڵام ئەوەی کە با بڵێن لە ئیسلامە حەزەری لێکراوە لە داهێنانە لە جانیبی عیباداتە شتێک نابێ بکرێ کە بڵێ لە عیباداتە من بەمە لە خوای پەروەردگار نزیکە بمەوە کە پێغەمبەری خوا ساسن پێیوە نزیک نەبووە تۆ لە خوای پەروەردگار لە کاتێک کە خوای پەروەردگار فەرمێت اليوم أكملت لكم دينكم کەواتە ئەبێ ئێمە یەکێک لە سەبەبی سەرکەوتن و پێشکەوتن و بەختەوەری ئەوەیە لە دنیا داهێنان بکەین و یەکێک لە سەبەبی هەزیمەت ئەوەیە کە لە دینە کە شتێ بە عیبادەت بزانین شتێ بە دین بزانی پێوەسن بە دینی نەزانی بێ ئەمە یعنی ئەبێت ئەو جیاوازێ بکەین بەڵێ کاک دکتۆر با ئێمە هەنگاو نەنێین بەسەرە و کۆمەڵانەشا و گروپانەشا بان بڵێن یان ئەوانەیە و کەسانی کە مسلمانن و دژی مستەلاحی کرانەوەن چوزانن بە جۆرێک لە جۆرەکان بە بیدعی ئەزانن و بە دەرچوون لە دینی ئەزانن مەسەلەن ئایا ئەم جۆرە بیرکردنەوانە لە دینا هەیە ئەگەر هەیە مەسەلەن پشتیان بەچی بەستووە بۆچی پێیان وایە مەسەلەن هەر جۆرە کرانەوەیەک بیدعە و دەرچوونە لە دینیانی نەیمە کرانەوەی بیکەن بە دوو بەشەوە کرانەوەی مەحمودمان هەیە سوپاسکرا و چاک کرانەوەی مەذموم و خراپیشمان هەیە مەسەلەن سەردەمانێکە یان وت کە وێنەگرتن بوونمونە مەسەلەن وەنیە مۆسیقا چوزانم هەر بابەتێکی تر مەسەلەن لە پۆشاک لە جلوبەرێک چوزانم لە مامەڵە لەگەڵ هەر جۆرێک کە مامەڵی دنیاییان پێوە کرێکەرە ئینسان مەسەلەن لە ژیانی ڕۆژانەیە بەکاری بهێنێ ئەم جۆرە بیرکردنەوە لەوانەیە پێش کەمێک لە ئێستاە هەبوو لە ئێستش ناوبەناو هەبێ مەسەلەن ئێوە چۆن لەمانە ئەڕوانن یانی ئێمە خوای پەروەردگار ئەفەرمێت فەستەقیم بۆ هەموو ئەو ئومورانەی کە نەسی لەسەر هاتووە ینی دقی قورآن و فەرمودەی پێغەمبەری خوای هاتووە لەسەر صلی الله عليه وسلم فەرمێت خوای پەروەردگار ئەطیعوا الله وأطیعوا الرسول یانە فەرمێت وئین تطیعوه تهتدوا ئەگەر تانەوێت هیدایەت وەرگرین تاعی پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم یان خوای پەروەردگار فەرمێت فەستەقیم بەردەوام بە کەما ئومیرتە وەکو چۆن ئەمرت پێکراوە وەلا تەطغەوا
تستقم كما أمرت ومن تاب معك ئێمە ئەوەی کە نەسی لەگەڵ بێ ئەوەی کە شەرع بڕی بێتەوە نابێ لێ دەرچین جامێشە بێ بە دوو بە مۆزوع هەیە مۆزوعی وامان هەیە ئێمە قەزەیەکی اختلافیە لەم قەزەی اختلافیانە ئەسڵ وایە عوزر بۆ هەر کەسێک بێنینەوە کە ڕایەکەی تری وەرگرتی بێ و بە بەڵگەی خۆی بەڵام بە گوێرەی یعنی سم بۆرمە کۆمەڵ قەزایەکمان ئیجماعیە ئیجماع هەموو علەما یەک دەنگە لەسەری کۆمەڵ قەزایەکشمانەیە قەزای اختلافیە لەو قەزانەی قەزای ئیجماعیە بزان خوای پردان لە قورئان چۆن باسێکە ئیمام شافعی فەرمێت من کە ئوسولی یەکەم کەسێک ئوسولی فقهی نووسی ئیمام شافعی نووسیوێتی بەڵێ لە کتێبی الرسالة ئەڵێ بۆ دلیلی ئیجماع بزان ئیجماع دلیلی لەسەریانە لە قورئانە سێ ڕۆژ بە سێ ڕۆژ قورئانم ختم کرد لەم ئاەتە دلیلی ئیجماعم بینی خوای پردان فەرمێت ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى ويتبع غير سبيل المؤمنين هر کەسێ پشت لە پێغەمبەری خوا بکات صلی الله علیه وسلم ومن يشاقق لە شەقێکی تر بێ لە جهەتێکی تر بێ لەو جهەت و شەق و با بڵێن بەشەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێتی ويتبع غير سبيل المؤمنين شتێکی ترش باسەکە و شوێن ڕێگەی مسلمانان نەکەوێت ئەڵێ ئەم ڕێگەی مسلمان نەمە ئیجماع ئەمە لەمەیان مەجالی تیانێ چون پێغەمبەر ئومەتم لەسەر ضلالت لا تجتمع أمتي على ضلالة أو كما قال النبي صلى الله عليه وسلم أما لو قضيانك اختلافي تايا لو قضيانك اختلافي تايا أما موضوعانك اختلافي تابو أجر برامبر بجوري أدلة ورق أو اختلافي أو رأي بجوري كوملا أدلة ورقتوا تفهموا تيجشنيه بابو أو أدلة ولما تيان قتوا ابن تيمية لما جلدي بسبينجا فرمي جائزنيه ئێمە لەو قەزانێکی اختلافی تایە ئینکارێک بکەین لەسەریەک بگاتە حەدی تەباغوت و پشتلێکردن تۆ ئەو ڕێی خۆیەتی و ڕێیەکەشی لەسەر ئەهوای خۆی و حەزی خۆی نییە لەسەر پشتی بۆ ئێستا ئیبن حەزم کە ئەڵێ هەر چوار مەزهەبەکە ڕێیان وایە مۆسیقە جایز نییە من خۆم ئەو ڕێیەم پێ بەقووەتە کە جایز نییە بەڵام برایەک دێ ئەڵێ کاکە من ڕێی ئەو ڕێیەم بەدڵە کە جایزە تەماشایەکەم ئەگەر بە گوێرەی هەندێ ئارابۆن من هەندێ حەدیثی پێ ضعیفە هەندێ استدلالاتي هەیە قەنەعەتی پێیەتی بە دوای ئەدیلا ڕۆشتووە بە دوای قسەی وتەی عولەمایان ڕۆشتووە من عوزری بۆ دانم لەبەرەوەیش ئەم پێوە قەنەعەتی پێیەتی بەڵام شەخسێ بڵێ وڵا کاکە من حەزم لێیەتی بۆیە پێی جائیزە ئەمە مۆزوعە قابلی ئەوە نیە ئینسان بیری لێ بکاتەوە ئەمە فەرقی هەیە من بەگوێرەی ناوێ من ئەو ئاڕا فقیانەی کە هەڵبژێرم نە من نە جەناب دیار هەر کەسێکی تر کە ئەگەر خلافە بێ ئەگەر ئیتیفاقە بێ نابێ بەگوێرەی ئەهوا بێ بەگوێرەی حەز لێکردن بێ چونکە ئێمە ئەگەر ینی باسی کرانەوە من ڕێی ژمای حەسریش نەکرێت لە چەند شتێکە بۆ نمونە وەکو نمونەیەک جەنابەت باسیەکەی ئەنا کرانەوە بۆ نە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر تەسەوور بکەی ئێمە لە زۆر شتا خەلەلمان هەیە یەکێ لەوانەیە ئێمە لەگەڵ خەڵکێکی غەیرە ئیسلامیە تعاملمان هەبێ کرانەوەمان هەبێ لەوە چێ خەڵکێک سەر ڕخنمانی بگرێ بڵێ کاکەمانە لایەن داوە بەڵام تۆ تەماشای پێغەمبەری خوا بکە صلی الله علیه وسلم کێ لە ماڵیە زۆر تەواجودی هەبووە زۆر لەگەڵی هەبووە خزمەتی پێغەمبەری خوای کرد صلی الله علیه وسلم دیارە معروفە پێغەمبەر خوا مناڵە کوڕەکانی بە مناڵی وفاتیان کردووە دایکی ئەنەسی کوڕی مالک فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەزەکەم ئەم کوڕی من لای تۆ بێ ئەو تازە پێگا ینی وازم ئەمریش نزەکەی حدودی 10 ساڵێک بوو وڵا 10 ساڵی لە ماڵی پێغەمبەر خزمەت کردووە کێ لەگەڵ ئەم شەخصە لەگەڵ ئەنەسا لە ماڵی پێغەمبەر تەواجودی زۆر بۆ خزمەتی کردووە مناڵێکی یەهودی بووە دراوسی ماڵی پێغەمبەری خوا بۆ صلی الله علیه وسلم باوکی ئیزنی داوە پێغەمبەر بە ئەو پەڕی تەبیعی مناڵێکی یەهودی هاتووە ڕۆشتووە و گەڕاوە و خزمەتی پێغەمبەری خوای کردو و پێغەمبەر صلی الله علیه وسلم قسەی لەگەڵا کردو و کاتێک کە نەخۆشی شەکەوێت پێ ئەگا و ئەوە بێ بە گەنجێک نەخۆشەکەوی پێغەمبەر چێ سەردانیەکە و دڵی پێ ئەسوودێت تا ئەو فترەی پێشتیشە تعاملی لەگەڵ بە تەبیعی بەڵام لەو کاتە پێ ئەڵێ تۆ لا ئیلاها ئیللا الله بڵێ سێرێکی باوکی ئەکا ڕەشایەتمان بڵێت سێرێکی باوکی ئەکا باوکی پێ ئەڵێ ئەطع بالقاسم بە قسەی بۆ قاسم کە شایەتمان ئێوە دوای مسلمانەتی دەرەچێت یان تۆ من ئەگەر ماڵێکی کاکەی غەیرە کاکەی هەر کەسێکی تر مەسەلەن کە غەیرە دینە مەسەلەن لە ماڵی من و تۆ تعاملی هەبێ و بێ و بڕۆمانە ئێمە چی پێڵێ ئێمە ینی باسی کرانەوە مەجالمان زۆرە لە ڕووی تەیسیر زۆر باشە کرانەوە محمود و مەذمومان هەیە چاک و خراپمان هەیە زۆر باش چۆن ئەمانە لێک جیاکەینەوە هەرە مەسەلەن ئینسانێک
مامڕە لەگەڵ هەموویاکە لەم ڕۆژگارەیە ڕوبڕووی هەموویە بێتەوە یا هەموو یەشێتە ماڵەکەی یا ئەو لە بازاڕە هەموویە بینێ مەسەلە وەشتێکی باشە هەمووی ببینێ تێکەڵی هەمووی بکە و ئەخلاقی لەگەڵ هەر هەموویە باش بێ و سوود بە هەر هەمووی بگەێنێ و نەفعی هەبێ بۆ هەر هەمووی ئەمە چونکە ئەخجارە لە ئیسلامە تەمان هەندێک لە عولەما زەواوەتی دانا زەوابەتەکان یەکەم ئەوەیە ئەڵێن ئینفتاح لە دوای علومی شەرعی علمت هەبێ چی سنوورەکان بزانی ئەم سنوورانە زانی پێوە ملتەزیم بووی چۆن منفتح حەبیب منفتح بە من لەگەڵ کابرایەکە بۆ نمونە پێغەمبەر یوسف عەلەیهی سەڵات وەسەلام لە ناو مجتەمەعەکە کە سجنیان کردبوو زوڵمیان لێ کردبوو سجنەکەیشی لەسەر زوڵم بوو ئیتیهامی ئەو پێغەمبەرە بەڕێزە بە شەرەف ئیتیهامی کرابوو وانە ئەو مجتەمەع پێویستی کێشەیەکی قەیرانێکی ئابووری اقتصادی گەورە ڕووی تێکردن حلەکەی خوای پەرداخستە لای پێغەمبەر یوسف بۆ ئەو خەڵکەی ڕوون کردەوە لەو قەیرانە گەورە دەریانی کرد بە ئیزنی خوای پەروەردگار بەبێ داوایان کە ببن بە موسڵمان پێتان ناڵێم مشکلەکەتان بەچی حلە بێ ئیلا ئەگەر نەبن بە موسڵمان بەبێ ئەو مەرجە بەبێ بڵێن لە سجن دەرم بکەن هەر لە موسڵمە دەرم بکەن ئەمەی نەکردە مەرج ئێمە بۆیە ینی التزامی شەرعی تابێ یعنی ئەمە بۆ نمونە ئەمەنە تەساهل نەکەین حرامك لە حرام تێپەڕێکن بۆ حەڵاڵ يعني حرامەکان بکەین بە حەڵاڵ ینی نابێکرانەوە کە مطلق بێ نابێ مطلق بێ ئیسا بۆ نمونە تۆ لە شەرع پێت دەڵێن نەزەری حرام مەکە شخص تۆ نەک نەزەری حرام کابرا چێت تەوقی لەگەڵاکە ئێستا خەڵک دێت ئەچێ بە دوای تەساهولاتی عولەما ئەگەڕێ خۆ بەداش خێر جەنابتان داتەوە بەرنامەیەکی جوانتان تەقدیم کرد لەسەر زەواجی سڕیۆمانە ئەمڕۆ دێ ئەگەڕێ بزان لە شوێنێک ڕوخسەتێک هەیە لە شوێنێک قەولێکی مەیسور و ئاسان هەیە ئیمام شافعی فەرمێت من ئەخەذ برخص العلماء كلها ئەوەی کە بە دوای هەموو ڕوخسەکان و ڕێی ئاسانەکان بگەڕێ تەزەندق ئەبێ بە زەندیق لەبەر چی لەبەر سەیمەک مەلامان هەیە لەگەڵ مەلا خزمەتێکی زۆری کردو بەڵام هەندێ مەلامان هەیە کە فێری ئەبن بۆ ئێژە وڵا ڕێیەکی لەسەرە عەمامەکەیان ینی بە ئەو عەمامە جوانیان لای خەڵکێک ناشرین کردووە کە 5-6 لەوجێ مەلایە مەشهورە خەریکی زەواجی سڕیە کە زۆر لە عولەما فەرمێن بە ئیتیفاقی عولەما قەناعەتیان وایە کە زینایە ئەمە ینی علمەکەی خۆی بەس لەبەر فڵان وتی یان بە دوای ڕێیە ئاسانەکانی هەموو مەزاهب نا تۆ بە دوای ڕێی ئەرجەح و سەوابا بگەڕێ وەلەو بابەتەیشتمان ئەم دینە ئێمە قورس نییە مامۆستا ئەم دینە ئێمە تعامل لەگەڵ هەموو واقع و زەمان و شەخصێکاکە کاکی دکتۆر یوسف ئەکرێ مەسەرەن هەندێک نەسم پێ بڵێ لە کتاب و سوننا کە ئاماژە بدەن بەم کرانەوەی جەنابەت باسیەکەی بەوەی ئەوانەی کە بینەرمانون تێر بن لەوەی کە یا دڵنیا بن لەوەی کە جەنابەت هەیڵێ وەڵام من پێم خۆشە بڕە نەس سەبارەت بە هەردوو باشەکەی بدەم زۆر باش بەشی یەکەمەکەی ئەوە تانی خوای پەروەردگار کە وەکو وتمە فەرمێت فەستەقیم کەما ئومیرت بەو شێوەی ئەمرت پێکراوە ئیستیقامە بکە ومن تاب ولا تطغوا یانە فەرمێت وەمە بۆ ئەوانیش ڕاستە کە مەسەلەن لەوانەیە دژی کرانەوە بن لەوانەیە ئەویش بتوانێت بەکاری بێنێ هەرە و نەسی کە جەنابەت باسی نا ئەمە باسی چیەکە ئێمە شتێکمان نییە ئەمە خوای پەروەردگار باسی ئەومان بۆکات کە ئێمە ئەو شریعەتی کە هاتووە شریعەتێکی کامڵە خوای پەروەردگار فەرمێ اليوم أكملت لكم دينكم زۆر باش دینێکی کامڵە ئەم دینە کامڵە دینێکی یەکێ لە قاعیدە گەورەکانی تەیسیرە لەو ڕەنگەی وەڵێم کاکی دکتۆر هەرەوەی کە دژی کرانەوەیە پێمانەڵێ ئەمە دینێکی کاملمان هەیە خۆی گەورە بۆی تەواو کردوین چ پێویستەکە بکرینەوە بەڕۆی فکرەکانی ترە چ پێویستەکە بکرینەوە بڕووی زانستێکی دیکەیە مەسەلە بکرینەوە بەڕووی غێری ئیسلامیە مەسەلە بۆ نمونە مەسەلە من ئەڵێم ئەو کرانەوە بە ڕووی خەڵکە ئەبێ ئەمە ڕوون کرێتەوە ئایا کرانەوە بە ڕووی خەڵک بڕێ لە ئیسلام وەرگرین بڕێ لە غەیرە ئیسلامی تێکەڵکێن بەوەی کە هەست بکەن کە ئیسلامەکەمان نەقسی تایە من مەمنوعە کە من واست بکەم دینەکەی من نقصانە دینەکەی من نقصان نییە دینێکی کامڵمان هەیە خوای پەروەردگار فەرمێ وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيار ئێمە لەوەی کە خوای پەروەردگار و پێغەمبەری خوا سەڵ یەکلای کردوێتەوە اختیار بەدەستی ئێمە نییە ئەگەر تۆ شریعەتی ئیسلام دین ئیسلام هەڵبژێری ئەوەی خوای پەروەردگار دایناوە بۆ تۆ و حکمی خوای پەروەردگار و حکمی پێغەمبەری خوا سەڵ لەمە لادان بەڵام نابێ لێ لادێ اختیار بەدەستی تۆ نییە اختیار بەدەستی من و تۆ نییە بەڵام لە چییە لەوەی کە مۆزوعەکەی تریسە تەکنۆلۆژیایە بۆ نمونە سەقافاتە
يعني هەر شتێکی بەسوودە کە زەرەر لە دینەکەی من نەدا ئیسە بۆن لە ئیسلامە چۆن پێت ئەڵێ تەیسیر بکە ئاسان ینی پێڵسەمە بەشیر و ولا تونەفیر و مەژدە دەربن خەڵڕاومەنێن یەسیر و ئاسان کار بن ولا تونەفیر و یان باسی نوێژەکانمان بۆ ئەکات کە مەسەرەن تۆ لەگەڵ خەڵکە کەن پێ من صلى على نفسه فليوجز بۆ خۆت نوێژەکەی من صلى على نفسه فليطول ما شاء بۆ خۆت نوێژەکەی چەنێ نوێژەکەی نوێژ بکە چەنێ درێژەکەی تۆ ومن صلى على الناس فليوجز با کورد بێ فين من وراء الكبيرة يعني پیغمبری خوا صلى الله عليه وسلم لو قضياني ك ئەوەی سلمانی فارسی لەکێ وەریگرتە بوو ئەو خەندەقە تی پیغمبری خوا صلى الله عليه وسلم ئەم ڕەئیت وحیە یان اجتهادێکی دنیاییە فەرمووی نەوەڵا اجتهادێکی ینی با بڵێن شەڕ و ئەوانەیە تی دێمە خەندەقمان کردووە لێ پیان سەڵەم یەکسەر وڵامی دایەوە ئێستا شوێنی کەوت مەجالمان زۆری ئێمە لە شتە بەسوودەکان شوێنی بابینەوە سەر نەسەکە ئەوەی کە جەنابەت ئەمانجت پێدا کۆمەڵێک نەسلم لە هەردوو بەرەکەیە هێنا ئەوەی کە بوون ئەوەی یەکەم باسمان کرد کە لەوەی کە خوای پەروەردگار و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هێناوێتیان بۆن خوای پەروەردگار فەرمێت فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم بە پەروەردگاری تۆ قەسەم ئیمانیان نییە ئیمانیان تاوەکو تۆ بکەن بە حەکەم خوای پەروەردگار فەرمێت فإن تنازعتم في شيء خلافتان بۆ دروست بوو فردوه إلى الله والرسول بگەڕن بڵای خوا و پێغەمبەری خوانی قورئان و سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەمەی کە خوای پەروەردگار قەراری لەسەر داوە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەراری لەسەر داوە ئەمە ئەبێ ئیتیباع بکەی ئەسڵ ئەبێ ئیتیباع بکەی ئێمە لە گەیاندنی دینی خوای پەروەردگارە بۆ خەڵک ئەوەی کە دینە ئێمە بەدەستی خۆمان نییە چی بە خەڵک بڵێن دینی خوا ئەبێ وەکوی خوای پەروەردگار وتوێتی وا بیگەێنین بە خەڵک بەڵام وەکوتر ئێمە تەماشای هەموو سەردەمەکانی ئیسلام کە وەکوم غیر ئەم 100 ساڵە نەبێ ئیسلام حاکم بۆ هەموو ئەفکاری تر یەهودیەت و نەسڕانیەت و کێوە هەمووی تایە ژیا و بە ئاسوودەیی و بە عەدالەتی و بە ڕەحم و بە بەزەیی و تعاملی لەگەڵ هەر هەموویان کردووە بەڵام ئەم وەکوتمەم تعاملە لەو ڕوانگەەوە نەبێ کە ئێستا بۆنە لە ئیسلامە نەبێ تەساهولەکە دوا بێ کە سنوورەکان بشکێنی نەبێ غولوت هەبێ ئیساوانی کە هەندەڵان بە هیچ شێوازە کرانەوە نابێەوە غولویان هەیە غولۆکە لە چیایە تۆ لەسەر بەحرێکە بێ ناتوانانی لە سەر بەحرێ ببی ناتوانانی تۆ 4 جار دەست نوێژ بکری دەباتی 3 جار 4 جار بیکری غولو نابێ وڵاکی شخصی وایڵەکە کە وەڵام من سەردەمی پێوەسم خەڵکی وهاوت من ژن نایەنم من هەموو بەیانی شەو حتا بەیانی ناخەوم هەر بە شەو نوێژەکەم هەموو ڕۆژێ بە ڕۆژۆ بم پێوەسم ڕازی نەبووە بەمانە یان تۆ لە نێو خەڵکە تۆ لە نێو خەڵکە ئەو موسڵمانێک گۆشەگیرە ئەجر و پاداشتی زۆرە و خێرە و خوای پێڕودات زیاتر لێ ڕازێت تا ئەو موسڵمانەی کە تێکەڵی خەڵکەکە و سەبر لەسەر ناڕەحەتیەکانێکە ئیسلام ئەوێ خەڵکێک پەروەردە بکە لەگەڵ هەموو خەڵکێکە بە ئەخلاق بێ بە تەحمل بێ و بشتوانێ ئیلتیزامەکەی خۆی مەبادیئی خۆی بپارێزێ ئێستا مامۆستا بەڕێز من بۆیە بە حەزەر و قساکەم چونکە بەناو کرانەوە ئێستا خەڵکانێک دروست وەڵێ حەدیث نییە بەناوە کرانەوەیە خەڵک بەرەو کوفر چووە چونکە ئینکارکردنی حەدیثی پێغەمبەری خوا سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیجماع عولەمای لەسەرەکە کوفرە چونکە دین نامێنێ و ئەمە بەرنامەی ناحەزانی ئیسلام وەخت خۆی بریتانیا کە هندی گرتووە وتێتی لە قورئان ینی کە دانیشتوونە لەوەی کە چۆن تەمەن وەختی خۆی کە بریتانیا کە هندی گرتووە هەموو ئەو شتانەی تر بوودیەکان و غەیریەوانە هەمویان بوون بە تەبعی بریتانیەکان غەیرە موسڵمانان نەبێ کە شۆڕشیانە دژ بە داگیرکردن ئەمان هاتوونتیان ئەمانە بێ لاواز کرێن چونکە بوون بە مەزدەری ئیزعاج بۆیان ئەو هەموو شۆڕشانە ئەمە کاردانەوە نیە لە بەرامبەرەوەیە کە کۆمەڵێکیش مەسەرەن دەستەواژی ناوانەیە کۆمەڵی حادیسی ضعیف و مەوزوعی ناوانەی زێنراونەتە ناو سنەتی پێغەمبەرەوە و ئێستا دین و دنیایان لە خەڵکی تەنگ کردوتەوە مەسەلەن دەی ئەوانەی کە حەدیثی ضعیفیان دیاری کردووە کێ بوون هەر ئەو کەسانە بوون کە زۆر ملتەز بوون بە سنەوە حەدیثی ضعیف و مەوضوع چۆن دراسی کرێک هەموو عولەما گەورانەی ئەهلی سنە کە ئیجماعیان لەسەرەوەی کە سنەت لە ئیسلام دەرکەی لە دین دەرەچی چونکە تەماشاکە ئێمە زۆر زەرورە مامۆستا زۆر زەرورە ئێمە دراسی قورئان بە جوانی بکەین قورآن و سنەتی پێغەمبەر دەراسەیەکی جوان بکەیت تەماشاکە خوای پەروەردگار لە قورئانە فەرمێت ئەمە بە ضرورێ زانە بۆیە ئاماژەی فەرکەم ئەفەرمێت ئەطیعوا الله والرسول ئەطیعوا الله والرسول یەک جا ئیطاع باسەکە ئەطیعوا الله والرسول
لبشري ترى آية كان ترى فرمي أطيعوا الله وأطيعوا الرسول إطاعة كيش في مصر من دوباره كاتوا لشوين ترى القرآن فرمي وأطيعوا الرسول بتنها لشوين ترى فرمي وأطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم قلت ما شابك أطيعوا الله والرسول علماء فرموا يعني يقدنجن هيج مصطلح القرآن كاريك دروسنا بالآية كان قرآن ببي حكمة به ببي هدف به ببي سبب به أطيعوا الله والرسول علماء يوصل الفقه لكونوا تعظوتي أنا أما بوشتك أخوي برقال القرآن هنا بتي والسنة بس جختي لسر كردوته أطيعوا الله والرسول القرآن هاتو السنة جختي لسر كردو أطيعوا الله وأطيعوا الرسول بوشتك هاتو القرآن بمختصري نير أخوي برقال أقيموا الصلاة أمن يجل الله أكبر التسليم القرآن نية بمتفصيلة القرآن فمن أقيموا الصلاة أطيعوا الله لو مجمل مختصرة وأطيعوا الرسول لو تفصيليك هي لهم بشر كان يتري إسلام وأطيعوا الرسول بتناهاتوا أما بوتشي بوشتك القرآن هاتوا إيكي قالت شون القرآن هاتوا من إطاعي بيا غمري خوابكين خواب قال لا كان يتري فرمي ومن يطيع الرسول فقد أطاع الله يعني خواب قال فرميت بس بإيشي بيغمرك صلى الله عليه وسلم وأنزلنا إليك الذكر قرآن ممدا بزانو إيشي بيغمصن شيا لتبين للناس ما نزل إليهم روم كردنوي ويك بويان دابزيوا كاتك كديك يستابون من أوانيك بخوان على القرآني كأحشاك ويا بيان بوتين منكرين السنة دين مثلا ألين حج بمشي واني هركاتي توتوين حج بي حجبك شكو أم كاتك بو تحديد كاو بو چند روجا خلق يعني دي مثلا يجي نيوش دور كات بياني دور كات إوارانا خلق يدي يجي عرق حرام نية خلق يدي يجي سرپوش نية خلق يجي زواج بوشي وعزا نية يعني أمهم يعني الدين لهمو بشا كان دينه دينيان قرتان دوا باشتيكن بيبلن بتوان إيشك كان نقرنو بو بيانو رون كردنوي سنة بيغمري صلى الله عليه وسلم نقرنو بو طف ما بس بناو رون انفتاح هو أم أصل أم هر انفتاح نية أما بلكو هر بجهشنية وكولتوري كدين بوتي دانا وبو كولتوري كي تركا مثلا فكري كي تربوتي دار جلوانية مثلا بس إذا جنابة معلومة توب ورد بروا لواني كزور روشول لانفتاح بو يمن علم انفتاح بناسي انفتاح كين بناسي اما اصل واني اما بناسا كان ما نكون مسلمانك بناسي شرعي به بنا ها دي باش اما برامبر بون من اسد برلمان هاتو تكايوا انتخابات هاتو تكايوا بون من باسكيل اوهم نظامي مرور ونظامي هندسه ونظامي تشي اوهم تكنولوجيا امان هم هات الدنيا هيش لما لقل ما نهم تعامل لكريه اصلا بون اكابر وعلماء كمشهور بويك زور ملتزمون ودجبه زياد الربين لانفتاحها وكو الشيخ بن باز والشيخ الباني والشيخ عثيمين شوننا انتخاباته بيان واجبه كقضيه كي خطريش لهندي الروه تماشايكي شون لو برلمانو بيان واجبه وشتي طازيه تش قضيه كي طازه لروي طبوه لروي تكنولوجيا لروي بيشكوت مكان الدنيا وهاتو فتوايكي شرعي لسر نهات به وأوي عاداته أوي تكنولوجيا وبيشكوتنا أصل تايا إباحية وتعامل كردن وسودية ورقرتنتي بلان جار زور جاري أما بطاقتي أوين كباسي كرانوا أكري ناتش التفصيل بدا بكرانوا ما بس لكرانوا تشيا كابرا يجي كاك والله من لقل نعتو أنا كاك للمجتمعك من نعتو أنت وقلك الآفرتنا كم ناكري والله من سرپوش بسر خزان مو بيه كاك المجتمع هي من أواعي ناكري يعني بوش يوازد تساهل بدأ التساهل روشتوا يعني أسبونا مبنى يكرانه هو كابران تاسعات دويشة ولقل كتشيك خليكي نامقورنو فيسبوك وآنية بتنها والسريك يشاوة زانيان في معنولين هرشتك ديتا كايا وتماشاي سرنجامك وآثار شوينواركي بكن اگر شوێنەوارەکەی لە زەرەر و تاوان و مەعسیەت و خراپە و زیانەوە سەری هەڵدا بزان ئەسڵێ و قەزەح حرامە دەیان موسڵمانی مولتەزیمی ئەهلی مزگەوت لە ڕێی ئەم خەلووە قسەکردنە تا سعات دوی شەو سێ شەو خەریکی فەیسبووک و زوڵمانە دەیان موسڵمانمان هەیە تووشی زینا بووە و زۆر کەس ئەزانێت کە تێکەڵی و بەزعاکە زۆر جاریشێن مامۆستا خۆمان ئەخەڵەتێنین تووشی ئینهیزامێکی ڕوحی بووی ئەمین هیزامە ڕوحیە ئێمە ئەبێ وەکو بە فەخرێکەوە فەخر بەو ئیسلامان بکەین ئێمە شەرم نەکەین لەوانەی کە بەناو دینەوە لایان داوە بەناو ئیلتیزامی شەرعیوە لایان داوە ئێستا خەڵکێکە بەناو جیهادەوەیکە داعیشەکە بەناو جیهادویکە شەرم مەکەین کە بڵێنەوە جیهاد نییە ئەوە مخالیفی بە ئیسلامە ئەوە ئەسڵان ئیسلام بەریئە لەو هەموو تەسەڕوفاتە خراپانەی کە من قەناعەتم وایە
غير أهل إسلام بوجه خلقانك فقير نكلة بالتأكيد خلقانك فقير جنجك كوتوجر إعلام مجتمعنا بلام أصل أو كسيك أصلا فكري دانوا كبرايك أمريكي قسيكي زور جوانا كمسلمانك أمريكية الله أوروبا وغرب أمريكا شتي زور نسي سبارد با إسلام بوي ناشرينيكا بوي درك خلقش ناخنته حذكر خلافتك دروسكا بنام خلافة الإسلام وحرت شي ناشرينتي تاعي بكوله خلافة إسلامية بويا يعني ضروري اما برامبر او اني كبناوي التزام ومخالفه كان لروي علمي وبه لروي جهاد وبه لروي دعوه وبه لهر بابتي كي تروبه اما لروي ثقافته وبه لهر بابتي كوبه ضروري اما دجايتي بكين يعني يكيك اكري بلين يكيك لمرجكاني كرانوا بك تو تزبغري بثقافه الاسلاميه كي خوتو التزامي شرعي علومي شرعي اللي مثلا كي خوتو مثلا سود لا بلان بشكريتو سود لا فكرو زانست و تەکنۆلۆژیا و شتێکی دیکە وەربگریکە هەر شتێ مخالفی شریعەتی ئێمە نەبێ مخالفی نەسەکانی قورئان و سونەت نەبێت لە هەر کەسێکەوە بۆمان بێ کاک دکتۆر یەک مۆزوع هەیە مەسەلەن زۆر بوارا بەکارهێنرێ مەسەلەن مستەڵەحی شەرعی بوون مەسەلەن ئێستا ژیانمانی داگیر کردووە هەندێک زۆر زیاد بەکاریهێنن ئەمە تا چەند ڕەوایە بۆ نمونە مەسەلەن ئەڵێ ناوی شەرعی ناوی ناشەرعی جلوبەرگی شەرعی جلوبەرگی ناشەرعی چوزانم خواردنی شەرعی ناشەرعی هەر شتێکی تر لەو بابەتانی کە لە دنیای ئەوڕۆمانە هەیە تا چەند پێویستە ئێمە ئەم پاشگیری شەرعی بوون و ناشەرعی بوون بدەینە پاڵ هەموو شتێک لە ژیانمانە مەسەلەن بن ئەگەر پرسیارەکە بۆ جەنابەت ئەروەکو ڕوونکردنەوە ئێمە بە واقعان جلوبەرگی شەرعی و ناشەرعیمان هیانیمانە هەمانە ئافرەتێک بۆ نمونە کە دیارە یان دێ جلوبەرگی ناشەرعیە زۆر باش ئەم جلوبەرگە ئێمە لە شەرع هاتووە نەهاتووە مەسەلەن ئەم بڕی نظام دانراوە ئەم نظامانە ئەو ئافرەتە پۆشتە بێ ئەوا بێ ئەمە بیکە دوای ئەوەی تر تو مەجال دراوە چۆن تەعاملەکەی یعنی ئەمانە ضروري ئێمەی مسلمان بزانین ئەم دینەی خوای پەروەردگار لە هەموو بابەتێک تەرکی نەکردوین يعني خواي پروردگار أيما أم دينا أفرمي بيغمبري خواص الصلاة تركتكم على البيضاء عندك رأي محجة البيضاء عندك أنا تعبيريتي أنا محجة البيضاء تركتكم على البيضاء ليلها كنهارها شوي تانية شوكي كرجواية لا يزيغ عنها إلا هالك لا يزيغ عنها بعدي إلا هالك كز أم ديني رون وأشكرايا كمان بونا منا إيسا من نصيحتك بيم لقل شخصيك عيبك تاية عيبێکی تایە شەرع پێت دەڵێ لە پشتەم لە باسێکی غیبەت بە ئوستوبێکی حەکیمانە و جوان بەخۆی بڵێ نەسیحەت ئەجرێکی گەورە بەس بیکە پشتەم لە بێتە غیبەتێکی گەورە لە هەموو شتێک شەرعی و ناشەرعی هەیە بەڵام ئێمە لەسەر خۆمان تەسکی نەکەینەوە یعنی ئەو شتانەی کە ئەسڵ لە ئەشیای ئیباحەیە من نەسم لە ئەسڵ لە ئەشیای بیکەم بە تەحریم لەسەر خۆمان ئەوەی کە یعنی یەکێک لە جەریمەکان بەرامبەر بە ئیسلام مەکرێ ئەو مەجالە فراوانی داوە ئیسلام داوت لێ ناکە تۆ لە خۆشیەکانی دنیا خۆت مەحروم کەی شخصێ دێ خۆی تەسکەکاتەوە طبیعەتی وایە حەزی لە هەندێشتن طبیعەتی خۆی بکات بەدین ئەمە خراپە ئەو مشکلیە طبیعەکەم تۆ طبیعەتت وایە ئەسڵ طبیعەتەکانی خۆت مەکە بەدین ئێمە حەزەکانی خۆت مەکە بەدین ئەنجا ئێمە وەخت خۆی مامۆستاگیان یەکێ لە قەزیە مشکلە گەورەکانمان زانی چییە ئیمە لە سەردەمی سەلەفی پێشینانی ئەم ئومەتە کەس بۆی نەبوو بەناو دین و قسە بکە تاوەکو ئەکابیری عولەمای گەورەی ئەم ئومەتە شایەتی بۆ نەدەن تەزکیە نەکەن کاکە تۆ بۆ تێ قسە بکەی ئیمامی مالک ئەڵێ وەڵڵاهی من قسەم نەکردووە فتوام نەداوە دانەنیشتنەوە و باسکردنی ئیسلام تا هەفتا لە ئەکابیری عولەمای مزگەوتی پێغەمبەر سەلەم پیان وتم تۆ شایستەی قسەکردنی کابرایەک دانیشتبوو وتی ئەگەر بیان وتایە شایستنی ئەوت وەڵڵا قسەم ناکرد ئەی بۆ ئێستەوەی لێ هاتووە کاک دکتۆر بۆ هەموو کەسێک ڕێگە بەخۆی ئەدا بە ناوی دینەوە قسە بکە فتوا بدا اجتهاد بکات و زانم يعني ئێمە هەین لە سەردەمێکی فەوزایە ئێمە لە سەردەمێکی فەوزای ئیمامی ئەم سەردەمە فەوزایە کە ئێستا تەماشاکە خەڵکێک دێ باسی دینەکە نازانێت قورئان بخوێنێتەوە یان تەلەبەیەک دێ یانی یەکێک لە مشکلەکانی ئێمە چییە هەندێک برا هەیە ئەیتر هەر ناوێکی ناوی ئیلتیزام لە خۆیانە ناوی سەلەفی لە خۆیانە ناوی هەر شتێک بخۆیوەنە دێت ئەو ڕێی ئەو بەدڵێتی ئەمە ئەکا بەدینێک وا تەڕحیەکە لای خەڵک هیچ ڕێیەکی تر نە ئیلا ئەم ڕێی من نەبێ ئەمە موسیبەتە کە ئیبن تەیمیە فەرمێت ئیجماعی لەسەرە تۆ ناتوانی ئینکاری بکەی لەوەی کە لەو شتانەی کە دوو ڕێی لەسەرە سێ ڕێی لەسەرە چەندها ئیجتیهادی لەسەرە، یعنی تۆ تەماشای فراوانی سەلەفی ئەم ئومەتە بکە. ئیمامی مالک
ئیمامی شافعی تەلەبەی ئیمامی مالکی یەک مەزهەبی گەورەی لە جیا کردێتەوە. یەک قسە نییە لە بینی ئەو دوانە قسەیان بە یەکتە بەغەیرە مەدح ئەوە نەبێ. ئیمامی ئەحمەد تەلەبەی ئیمامی شافعی یەک مەزهەبی گەورەی لە جیا کردێتەوە لە ئیجتیهادات و ڕەی و بۆچوونە لەوەی کە مەجالی تایە. کوڕەکەشی پێی ئەڵێ من ئەڵێ باوە تۆ زۆر دوعای بە ئیمامی شافعیەکەی ئەڵێ کوڕم الشافعي كالشمس للدنيا وكو خورة بو ام دنيا وكالعافية للبدن وكو عافية بيوية بو بدن اي ام دوانا بديليان هي دي لقال وشا لوانيك اختلاف مجالي تاعي من منا ايسا براك كومل براك لسر من بر بخلك يا وتبو روجي عرفه بو يعني روجي عاشوراء بو كوتوا شمه كسنة لو دو روجو بيجيري وتي حرامه هركيش بروجو بتو روجو بشكيني لەبەرەوەی ڕۆژانی شەممە فتوایەک هەیە ڕۆژی شەمە بە تەنها ڕۆژووی تیا ناگیرێ ها دی کاتێک ئەمە یەکێک لە موسیبەتی گەورەی ئێمە ئەوەیە کە ئێمە یەک نەسمان دەستکەوێ بە گوێرەی ئەو نەسە فتوا ئەدەین و عولەمای کۆنیش سەلەفی ئەمەوتیان ئەبێ هەر فتوایەک ئەدرێ نەس ئەم نەسە لە مەجموعی نەسی ئەو بابەتە کۆکرێتەوە بە مەجموعی نەسی بابە بێ فتوا بدرێ بمجموعي نصي باب يعني بوننا ام ابواب كده يناوى بابي طهاريه بابي وضوء بابي صلاه بابي معاملات بابي شيء اما امامي ابو حنيفه داينا ويهم امام شافعي امام احمد الله يرحمه كسيك لفقه قصي كرد بقرزاري ابو حنيفه شكون ابو حنيفه كوتتي ما بابي طهاريه هم او حادث يعني كو كردته بمجموعي باب فتوى يداوى نازل مرونه يعني اگر بمجموعي باب فتوى ندري شو حديثي وهي بو توصل هنا وهلا برد بو هناوي دايم اشياء كتولى شاشم داياني خو حديثه غلط كردوا وقصدك شرع اكد تيك دا وحكمي خوي بيرودغارني او حديثي يعني هم كون كردوا لو اني بريبه مثلا تو فقريه كبيست هبه لنيوان شارو بينجا دادنا نابي مثلا بوي وقت خوي شوتي انا كتو ابي علم تهبي نجا قصبكي يعني ابي بشايتي بدري امام احمد لما وقت خوي وتويتي اگر كبراي هاد بلاودي 100,000 حديث اللي بربي بوتوي فتوى ديوتي نخير 100,000 حديث تا 500,000 حديث جاك اخوي بالروايات وبس دوشتا كانوا يكملوا الحديث اللي بربوها الله اگر شايستي مؤهل بيبتواني فتوى بدي مشكله لا يا خلقي غير اهل من بي طالب قورتي مشكله دوا كوتني عثمان زين كي امرو عثمان اخوانا يعني خەڵکانێکی زۆر پێش ئەوەی تێبگا پێش ئەوەی پێبگا سەرکەوتن پێش تێگەشتن و پێگەشتن چی لێدا تووشی نەکسە و دواکەوتن و ڕوخان تەکە ئێمە نقطەیەکی تر جاروای احتیمام بە تەزکیە نادێت ئەو ئەحادیثانی کە باسی دڵ و دەروون و تەزکیە و ئەخلاق و ئادابەکە احتیمامی پێ نادێت احتیمام بکۆمەڵ ئەحادیثێکردن باسی ظاهرمان بکە ها خەڵکانەکەی هیچ احتیمام بە ظاهر نادا ئەڵێ کاکە من دڵ حسێبە کاکە لە شەرع بێ قال گرنگە احتیمام بە ڕوحت بدەی بە فکرت بدەی بە ظاهر و باطن کاک دکتۆر هەیە ئێستا مەسەلەن کە دینەکەی پێ نییە وەکەوەی مەسەلەن هەڵسانگاندن بە ئەو بابەتانە بکە کە پێویستە بەڕوویانە بکرێتەوە یان نەکرێتەوە پەنا دەبا بۆ بەدیلی عەقڵ ئەڵێ ئەگەر عەقڵم بڕی ئەوە وایە لەوانەیە جەنابیشت بیستی بێتن زۆر ئەوا بیرەکەنەوە مەسەلەن ئەگەر عەقڵ ئاوا عەقڵ ئەمە تا چەند دروستە ینی زانایان بمعنى فرمون عقل إنسان محدودة طبعا هيج بيبي عقل ناكري فيبرر لزور هذا فمن لعلكم تعقلون لعلكم تتفكرون وانيا اصلا اگر عقلي نبو كابرا مكلفني شرعا واه راست مشيت مكلفني شرعا باش بلا ما عقله سنوري هي سنوريني بيجمان سنوري هي اصلا عقلي بشر محدوده بوتشي محدوده يا ما هندي اشتي لعقل من التسجيل بو للرانجي جوبي للرجكاني تسجيلي علم لميشكي انسانه هندي اشتي لميشك معنا الا بيستو معنا هندي اشتي لميش من تشسباو بينيو معنا تامان كردو لو رجانيك وبرقتني معلوماته وانيا ويك ابرابيني من الله كشش صال 4 صال 5 صال عمرتي قصنا كاتي ولا دكتوريك اكثر فحسي كويك فحسي كويك دار امر لم رجي ورقرتنيش توشت نشوت ميشكي وبيناتوني تعبيري اللي ابدا امام الشافعي شلون باسي عقل من بوكا الله عقل وكو تشاواي وحي وكو روناكي واي الله بروجولك يعني علماء تفسير قصيه كان الله بروجولك تاريك تشاوت هي شش للشاشه باولين لسر شاشه يعني بهانك الله للصد للصدى تشاوت عيبينيه والله بلام جوركات روناكي هيچ يعني هم بپردەیەکی کابراوتی بەهێز و یان لە شەوێکی تاریکە کە کارەبا
تۆ چاودایی بینی هیچ نبینی بەڵام ئەگەر ڕووناکێ بکرێتەوە هەموو زەرەر و قانجازەکانی خۆتە بینی ئێمەش عقڵمان لە پێچەوانەشەوە هەر دروستە ڕووناکێکە هەبێ و چاوت پێشەوانش و تەواو ئەگەر ڕووناکێکە هەبێ وحی هەبێت و عقڵت نییە چاوت نییە نایبینی بۆ ئێمە پێویستمان بەوەیە کە ئێمە لە ڕوانگەی وحیەوە عقڵمان بخەینە کار بەڵام کاتێک ئەبینین عقلی من عقلی جەنابەت عقلی شخصێک ئیستیعابی حەدیثێک ناکە ئیستیعابی دقێک ناکە ئەبێ ئیتهامی عقلی خۆمان بکەینێ نەسەکە ئەبێ ئیتهامی عقلی خۆمان بکەین بۆ چونکە عقلی من محدودە احتیمالە تۆ باشتری لێ بزانی بەڵام نەسەکان ڕەهان ئیسە بۆ نمونە بن باسێکی تورابی بکەم بەڕەحمەت بێ بەپەلە چونکە کاتێکمان کاتمان کەمە ینی زۆر پلەیکەمانە تورابی بۆ نمونە وەختی خۆی حەدیثی کە فەرمێت ئەگەر مێشک زوبابێک کەوتە ناو ئاو دەستی پیا نێتوانی دوایە ئەو ئەوە تۆ ئازادی بیخۆی یعنی ئەتوانی بیخۆی فەرمی من بە قسەی ئەستەغفیرڵڵاه بە قسەی پێغەمبەری خوا ناکەم صلی الله علیه و سلم لەبەری ئەطیبا لێرە شارەزاترن بە قسەی ئەطیباکانەکەم ها زمن هات و ڕۆشت ئەمە عولەما پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت لە یەکێک لە باڵەکانی دائەکەی تایە ئەوەکەیتە شیفای تایە و خۆشی بەو باڵە ئەپارێزێت طبعاً کە نەخۆشیەکەی تایە شێخ زەنەدانی ئەڵێ ئەمەم حەسرمان کرد لە شوشەیەکە مێشێک تا کەوتە ناو ئەڵێ بە تەماشامان کرد بە ئەجهیزەی کە گەورەمان کردەوە بینیمان لە مختبەراتە تەماشامان کرد باڵێن بەکتریایەک زۆرە شتێکی زیان بەخش بڵاو کاتەوە ئەمە کەی ترماتیا خست تەماشا ئەکەین عکسی ئەو ئەمە لە ناوی ئەدا ئەمە دوای ئەو بوو بەچی دوایی بوو بە قەزەیەکی ئیعجازی علمی بۆ سونە بەڵام ئەو لەوێ وتی من ئەلێرە خلافێک لەسەر هین دروست بوو لەسەر تورابی بابەتە متەشەدیدەکان وتیان تورابی کافرە تورابی کافرە ڕێک ئەڵێ من قسەی پیان سەلەم خەڵکە سونە معتەدیلەکە وتیان ئێمە نابێت تەکسەریع بین لە تەکفیرکردنی خەڵکە ئەگەر مەخرەجێکی هەیە با مەخرەجەکەی بۆ دەرکەین مەخرەجەکەی چییە وتی ئەم پیاوە وای زانیوە ئەمە لەو بابەتانەیە کە حەدیثەکەیەکە فەم ئەنتم ئەعلەم بئوموری دنیاکم لەو بابەتەوە ئەم دژی پێغەمبەری خوا نییە سەڵاسەم تورابی پیاوێکی مسلمانە ئەومانە لێرەمە بەس چێ لێرە من هەر شتێک کە مخالف نەسێکە مخالف بە عقلی من عقلی من استیعابی نەکرد من یەکم خەزینەی گەورەی عولەمای ئەهلی سونەم هەیە فەسئەلوا ئەهلە الذیکری ئەڕۆم لەو ڕوانگەوە زۆر باش کاک دوکر بە پەلەش بێ بینەوە سەر زەوابیتەکانی کرانەوە بۆی مەسەلەن لە ئیسینتاجی بەرنامەکەمان بینەر شتێ تێبگا کە چۆن ئەو شتانە چییە بە ڕووی ئەتوانێ بکرێتەوە ئێمە زانایان پێمان ئەڵێن زەوابەتەکەی زانایان پێمانە فەرموون لە دوای زانینی علومی شەرعی دوای زانینی حکمی خوای پەروەردگار لە شتەکان وی ئەڵێن علومی شەرعی چونکە ئەم علومی شەرعی لە هەموو شتێکە دێتە پێشەوە بۆ نیسە زانایان ئەڵێن ئەندام پەرلەمان بۆ نمونە ئەڵێن ئەندام پەرلەمان کە چووە بێ مەرجیتابێکی لەوانە بێ ئەهلی بەسیرەت بێ لەو بابەتی کە بۆ یەکێ ناڵێن عالم بێ لەو بابەتی بۆ چی ئەهلی بەسیرەت نەبێ لەوە چێ دیفاع لە باڵڵێ بکە ئینکاری حەقی بکە هو بێ شەجاعەتێ بێ و تەمە زوهدیە بێ لە دنیا ئەم دوان چونکە زوهدی نەبوو لە دنیا ئەخەڵەتێ بە پارە شجاعەتی نەبێ ئەمین ناکە بۆی علوم شەرعی ئەمە ئەخینە پێشەوە لە مشتێکە اینجا التزام بە التزامی هەبێ بە ئیسلامەوە اینجا ئینهیزامی نەبێ بەرامبەر بە نەبێ بە تەبعیە و ئینهیزامی هەبێ بەرامبەر بە ئەفکارەکانی تر سیوایە داڕوخاوە بەرامبەر بە فەرەکانی تر کاکە ئەو ئیسلامی تۆ لە هیچ شتێکە مخالفەی علمی نەکردووە لە هیچ شتێکە مخالفەی بەختەوەری خەڵکی نەکردووە تۆ بۆ ئینهیزام تێ هەستەکەی جەروای لە شوێنێکە محەجەبەیەک هەستەکە ضعیفە بەرامبەر بە خەڵکەکەی تر مسلمانێکە لە مەدرسەیەک لە جێگا لە شوێنێک هەستەکە نا تۆ دینێکی گەورە و فراوان و عەظیم و خۆی پەروەردگار ڕەب العالەمین دایناوە قودوەیەکی گەورەت هەیە هیچ هەڵەیەک لەم دینی تۆ نییە بە فەخر و شانازیەکە تۆ عەبدی خۆی پەروەردگاری جا بەس ئەگەر ئەمانە هەبوو هەر شتێک لەوانەیە کە هەیە چۆن تێکەڵیەکەی چۆن تەعاملەکەی چی بە مخالفی شەرع نەبوو تۆ ئەسڵان توانێت ئیستیقلالی کە بۆ هەر شتێکی بەس و تەعاملی لەگەڵا بکە سەربەڕێز دکتۆر یوسف گەرمیانی بانخواست کە تەشریفتان هێنا لە گەرمیانەوە میوانەی هەڵقەی ئەم جارەی بەرنامەی دوون و دنیا بوون مادوومان کردن مێرە بەڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆتایی هەڵقەی ئەم جارەی بەرنامەکەتان تا هەڵقەی داهاتوو پێتان نەگەینەوە بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ